بەڵێ بەردەوامە بین سانە لە باسکردن لە تەوەرەکان و گفتوگۆکردن لەگەڵ میوانەکانمانە یەکێکی تر لەو بابەتە گرنگانەی کە لە ناو هونەرمەندانە و بەتایبەت لە ناو سینەماکارانە کە جێی قسەکردن و گفتوگۆکردنە ئەویش ئەوەیە باسکردنە لە ڕۆژی فێستیڤاڵی فیلمە سینەمایەکان لە دەرەوەی وڵات بەتایبەت لە وڵاتی بەریتانیا و لە تاراوگا جا قسەکردن لەسەر ئەم بابەتە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری ستارچەمەنی گوڵ ئەندامی بۆردی فێستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهامان کردووە لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیاوە کە ئەم بانیە لەگەڵمانە هەبێ قسە و باس و گفتوگۆکەین لەسەر بەڕێوەچوونی ئەو فێستیڤاڵانە و چۆنێتی بەشداریکردنی فیلمەکان ئەو کەسانی کە ئەچن بۆ هۆڵەکانی سینەماچێن قسە و باسی زیاترەکەین لەگەڵ کاکستارە کاکستار بانیت باش و سڵاوت لێبێ لێرە تاکو و بەریتانیا بۆ هیوایم کە زۆر باش بیت بەیانیتان باش هیوادارم ئێوەش باش و خۆشحاڵم کە ئەمڕۆ لەلای ئێوەم و لە بەرنامە جوانەکەتان زۆر سپاس کاکستار با یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم یعنی قسە و باسێکی زۆر هەیە لە ناو هونەرمەندانی سینەماکارە کە ئەم فێستیڤاڵانە زیاتر بوونەتە فێستیڤاڵێک بۆ ئەوەی کە هەرونی کە بچی سەردانی دەروی وڵات بکەیت و لە ڕێگەی ئەم فێستیڤاڵانەوە کار ئاسانیت بۆ بکرێت ئایا بەڕاستی ئەمە ڕاستە ئەم قسەیە بۆ ئەو فێستیڤاڵانەیە خود نەخێرەمە هەمووی قسە و باسێکن کە ئەو کەسانایکن کە ئەیانوێ بەشدار بن لە ناو فێستیڤاڵەکان و ناتوانن بەداخەوە بەڵێ منیش ئەوەم بیستووە بەڵام ئەگەر ڕاستی بێت ئەوە نییە بەسەوەی کە وەکوەوەی کە بڵێ میوانداری بکات و یان خەفلەیەک بێت پێکەوە ماوەیەک پێکەوە بن و چاویان بە یەکەوێت بەڕاستی فستیڤاڵ تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە بە تایبەت لە دەرەوەی کوردستان لە تاراوگا ئەویش ئەوەیە تۆ لەم ڕێگەوە ئەتوانی لە ڕێگەی فیلم و سینەماوە ئەو کەلتورەی خۆمان بە خەڵکی غێرە کورد پیشان بدەیت جا ئەمە بۆتە هۆی ئەوەی کە کاتێک خۆڕاستە هەر فستیڤاڵێک کە تۆ هەیکەی فستیڤاڵ بەوە فستیڤاڵە کە تۆ فیلمی پیشان ئەدەی دوایی ساحبی فیلمەکە یان دەرهێنەر یا پرۆدوسەر یا ئەکتەرێک لایەن ئەو فیلمەوە دێن بەشداری ئەەکەن ئەیخۆ ئەو بەشداریکردنە تۆ هەرەبێ بانگیان کەیت و بێن بۆ ئێرە بەڵام ئەو چاوپێکەوتن گەلا کە تۆ لەگەڵ خەڵکی ترادێکەی بەتایبەت خەڵکی غێرە کورد و ئەو کەلتورە بۆیان ڕاست دەکەیتەوە پێیان نیشان ئەدەی ئەمە خۆی شتێکی جوانە بەڵام بەو شێوازە نییە کە ئەو خەڵکانە باسی ئەەکەن ئەوەی کە بەس بۆ ئەوەیە بێن ئێرە یەکترین ببین و بڕۆن بەڵام خۆ هەندێک کێشەش هەیە لە فستیڤاڵەکان بەڕاستی من ناڵێم هیچ کێشەیەک نییە سەختی گەل خۆی هەیە ڕەخنەی زۆری لەسەرە ئیسا جادوایی لەسەری باسەکەین زیاتر باشە کاکستار من پرسیارەکەم پابند دەکەمەوە بە پرسیارەکەی هاوکارم کۆسارەوە دەتوانی بە ژمارە و بە ئامارێک پێمان بڵی کە ئایا ئەو کەسانی سەردانی ئەو فستیڤاڵە فیلمە کوردیانە دەکەن کە کەسانی بیانین چەند کەسن بەداخەوە زۆر نین بەداخەوە بەتایبەت لە وڵاتی وەک بریتانیا من ئەو وڵاتەکانتن نازانم لەبەرەوەی کە زۆر سەردانیان نەکردووە بۆ نمونە هەر دوێنێ لە دوسەلدۆرف لە ئاڵمانیا فستیڤاڵی فیلمی کوردی کۆتایی پێهات ئێمە فستیڤاڵمان هەیە لە ئامستردام فستیڤاڵی کوردیمان هەیە لە کۆڵ لە خزمەتە ئارسن فستیڤاڵی کوردیمان هەیە لە ئامریکا لە کانادا لە هەموو شوێنەکانە ئێمە فستیڤاڵی کوردیمان هەیە بەڵام ئەگەر وەکو کۆنترین فستیڤاڵی فیلمی کوردی لە دەرەوە وڵات باسی بکەین ئێستا فستیڤاڵی فیلمی کوردی لەندەنە کە ئەم کاتایە چواردەمین خولەی فستیڤاڵی لەندەن خەریکە بەڕێوە بچێت بەڵام لە ساڵی 2000ەوە خەریکی ئیشکردنن یعنی 25 ساڵە خەریکن لەو ئاراکیشە باش کاکستار با لێرەیە پرسیارێکە لێ بکەم یعنی کە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە فێستیڤاڵی فیلمی کوردی لەندەن یەکێکە لەو فێستیڤاڵە کۆنانەی کە لە تاراوگە یاخود لە دەروی وڵات ئەنجام بدرێت و لە وڵاتێکی گرنگی وەکو بەریتانیاشکە مێژوویەکی کۆن و دێرینی هەیە لە بواری سینەما و لە بواری هونەرە پرسیارەکە ئەمەیە ئێوە ساڵانە کە ئەم فێستیڤاڵانە ئەکەن
مەرجتان هەیە بۆ سینەماکارە کوردەکان بۆ فیلمەکانیان کە بەشدار من لە ناو ئەو فێسیڤاڵەیە جگە لەلایەنە هونەرێکە ینی با تۆزێک بە سەڕێحی قسە بکەین زۆر جار هەبووە ینی سینەماکار هونەرمەندانمان هەبووە کە ڕەنگە لە ڕێگەی ئەم فێسیڤالانەوە ڕۆشت بێت و هەر نەگەڕابێتەوە ینی ئەمە گرفتی دروست نەکردووە بۆ فێسیڤاڵەکان لەلایەن وڵاتانی ئەوروپاوە ئەوەش خۆی باسێکە بەڕاستی ئەوەش خۆی کێشەیەکە ئەوە هەیە بەڵام تۆ وەکو ئەوەی کە ئەو مەرجە کە ئاماژەتان پێکرد ئەو مەرجە ناتوانێت هیچ فستیواڵی ناتوانێت ئەو مەرجە دابنێ فستیواڵ ئیشی فستیواڵە ئیشی هونەرە پیشاندانی فیلمە خۆکردنەوەی خەڵکی منیش بەبەسم لە مەرجەکان ئەو مەرجانەی کە من ئەگەر فیلمێکم هەبێت چۆن نتوانم بەشداری پێ بکەم لە فێستیڤاڵەکەی ئێوەیە ئەمەیان ینی ئەمە پرسیاری مەرجەکەم لەسەر فیلمەکان بوو بڵێ خۆ مەرجەکان دیارە هەر فستیواڵی بۆ خۆی سیاست هەیە بەڵام بەعام فستیواڵە کوردیەکان لە دەروەی وڵات یا هەواڵی ناوخۆ بەشە تۆ بەشی کوردیمان هەیە بەشی ئینتەرنەشناڵمان هەیە بۆ دیارە فیلمەکە ئەبێ کوردی بێ یان ئەگەر دەرهێنەرەکەی کورد بێت فیلمەکە لەسەر بابەتێکی ترغێ لە کورد بێ هەندێک فستیواڵ هەن ئەڵێن بەس دەرهێنەرەکە کورد بێ هەندێک فستیواڵ هەن ئەڵێ فیلمەکە شەشی کوردی بێ چیرۆکەکە ئەبێ کوردی بێ ئەگەر فیلمسازێک غێر لە کورد فیلمێ سازەکە ئەبێ لەسەر کوردستان بێ ئەمە هەندێشتە یان ها فیلمی کورتمان هەیە فیلمی درێژمان هەیە فیلمی داکیومنتمان هەیە ئەو مەرجەکانە فیلمەکە کوردی بێ بەعام فیلمەکە کوردی بێت کە تۆ بتوانی لە فستیواڵانە بەشداری بکەیت بەڵام بەڕاستی من وەکو خۆم ئەگەر دانیشم ڕخنە بگرم فستیواڵ بۆچی بکرێت فستیواڵ لە هەموو عالەمە بۆ ئەوە ئەکرێت چەند خاڵێکی هەیە چەند خاڵێکی گرنگی هەیە یەکەمەوەی کە تۆ دەرهێنەرێک فیلمکارێک بناسیینیت تێگەنیانێ فیلمکارێکە ناوێکی نییە بیناسیینی بە خەڵک ئەمە زۆر گرنگە مەرجێکتر هەیە بۆ فستیواڵەکان کە لە ئەمانە ئستانداردە یان ئستانداردی فستیواڵە نەک فستیواڵی فیلمی کوردی هەموو عالەم مەرجێکتر هەیە کە تۆ لە ڕێی فستیواڵەوە ئەو فیلمانە کە دەرفەتی ئەویان نەبووە پیشان بدرێن یا تازەست تۆ ئەی خەیتە ڕێی بینەر تێ ئەی بینی کۆمپانیاکان تێن ئەی بینن و ئەم فیلمە ئەسێنن و دوایی لە سینیماکانە یا تەلەڤیزیۆنەکانە بڵاوەکەنەوە بەڵام هیچ کام لە فستیواڵە کوردیەکان ئەم مەرجانەیان نەبردووە بەرەو لەبەر چی لەبەر ئەوەی کە ئەو کۆنتاکتت باشە کە ئەبێ بوێتیان لەگەڵ ئەو شوێنە گرنگانەی دنیا بەداخەوە نیمانە پێگەن یعنی ئەمە ڕخنێکە با لە خۆمان بگین و بێگانە نین ئێمە فستیواڵەکانمان زۆر بە لۆکاڵی خەریک باشە کاکستار ئەوەم پێ بڵێ ئەی فێستیڤاڵی فیلم ئەرکی چییە ینی کە ئەرکەکانی کاکەوێتە سەر فێستیڤاڵەکان چین چۆن یانێ ئەرکەکانی من تێنەگەشتم بۆ پرسیار ینی بۆ تا ئێستا ئەنسجامێک دروست نەکراوە یاخو کۆنتاکتێک دروست نەکراوە لە بینی فێستیڤاڵە کوردیەکانی دەرەوەی وڵات لەگەڵ ئەو فێستیڤاڵانەی کە لە ئەوروپا خۆی ئەنجامەدرێ بۆ ئەوروپیەکان ڕاستە سوالی زۆر باشە لەبەر خاترێگە نامان ناسم بخبات تێگەی ئێمە کێشەی مدیریەتمان هەیە مەنیجمان هەیە ئێمە کێشەی پارەمان هەیە تێگەی یانێ تۆ ئەگەر پارەت نەبێت تۆ ئەبێ ڕێکلامی بۆ بکەیت باشە ئێمە هیچمان نییە یانێ هیچ پارێک سەرف ناکەن بۆی کە تۆ ڕێکلام بکەیت بۆ نمونە ئێستا هەر فستیواڵی فیلمی کوردی لەندەن تۆ ئەوای ئەم شارە پڕ بووای لە پوستر و پلاکارت و چوزانم ڕێکلامکردن تێگەی بەڵام هیچ کاملوانمانە نییە لەبەر ئەوەی کە کێشەی پارەمان هەیە دوای کێشەی پارە ئەو کێشەی مدیریەت و ئەوانمانە هەیە دوایی کێشەی ئەومان هەیە کە تۆ هەموو ئەو کەسانە کە لێرە خەریکن ئیشەکەن بۆ بەخشانە خەریکن ئیشەکەن ئێ نابێت تۆ لە وڵاتی بۆ گروپا ناتوانانی جەخت بخەیتە سەرەوە بڵی بەخوا کاکستار باوی خۆبەخشی هەر نەماوە لە هیچ شوێنەکان نەک لە ئەوروپایە هەر لە هیچ شوێنێکی دنیا باوی خۆبەخشی نەماوە بەڕاستی یعنی ئەمە گرفتەکەش ڕاستە باشە ئەمە خۆبەخشیە ئێستا بۆ نمونە من خۆم ئەمساڵ بەشی سلکشن کۆمیتە بوو باشە زیاتر لە 4 مانگ کاتی خۆم تەرخان کردووە زیاتر لە 700 فیلم هاتووە
دانیشتوین فیلممان بینیوە بەڵێ. هەموو فیلمەکان مناقشەمان لەسەری کاکستان کردووە کەواتە بەڵێ. ببوورە لێرە تا ڕاتەکەم کەواتە کارکردنی فیلم لەلایەن بەڕێستانە دیارە بێژێکی کۆنیە دەمەوە بزانم کە ئایا چەند ساڵە ئەم فستیڤالانە بەردەوامە و ئەوەشمانزانی کە بینەری کورد و بەشداریکردنیان لەو فستیڤالاندا وەکو بەڕێزت ئاماژت پێیا کەمە بەڵام سەبارەت بە لیژنەکان هەوڵتان نەدا و لیژنانەی کە ئەو فستیڤالانە خودت ئەو فیلمانە هەڵدەبژێرن کەسانی بیانی بن بۆی بتوانن لەو ڕێگەیەوە بتوانن ئاشنا بن بە فیلمی کوردی و فستیڤالانی کە کوردیکات من نەمبینیوە هیچ کام لە فستیواڵەکان لیژنەی هەڵبژاردنەکانیان غێرە کورد بێت بەڵام لە بەشی جووریە بۆ نمونە لە فستیواڵی لەندەن هەموو ساڵێک حتما یەکێکی غێرە کورد وەکو جووری لەم فستیواڵە بەشدار بووە ئەوەی فستیواڵی بیرمنگام ساڵی پار و ساڵی پێران وەکو دیدار بوو ئەم ساڵ بەتەمەن بکەین بە فستیواڵی بەڵام فستیواڵی زۆر جیاواز جیاوازیەکەی فستیواڵی بیرمنگام کە من خۆم 2 ساڵە لە نزیکەوە لەگەڵ یانم قەیشەکەم بۆ ئەم ساڵیش بەردەوامترە بین و گەورەترە بێتەوە جیاوازیەکەی بەس لە بینەرە هەیە ئێمە کێشەی سەرەکیمان لە فستیواڵەکانە جگە دۆ خاڵانە کە من عەرزم کرد لە خزمەتتانە بینەرە بینەر ئێمە پێش فستیواڵ ئەبێ بینەر دروستکەین دێگەن بینەر بێتە ناو ساڵۆنەکەوە کاکە بە خەڵکی کورد پارە نادا بڕوا سەیری فیلمکار لە سینەما بەتابەت بۆ فستیواڵ ئێمە ئەبێ بینەرەکان کێشینە ناو سینەما ئەگەر بە بەلاشیش بووە دێگەی لەبەرێگە بینەرمان نییە تۆ بینی ئێمە لە مەسەلەن فستیواڵی بیرمنگام ئەبینیت لە 2 دانە دیدارە ساڵۆنێک گیراوە 300 کەسی 400 کەسی شوێن نەبووە کەستانیشەی دێگەی ئەو بینەر دروستکردنە ئەرکی گەورەی فستیواڵی کوردی ئەوەیە کە تۆ بینەرەکان دروستکەیت کە بینەرە دروستکرد دوایی ئەمە هەر دەم بەدەم ئەڕوات و بۆ ساڵێکی تر دێگەی باش کاک ستار یەک دوو وردە پرسیارم هەیە یەکەمیان ئەوەی کە ئێوە ئەو جولیاکان باسی لیژنەی جولیت کرد ئەمەیان دەستخۆش بەڵام ئەمێ پرسیاری ئەوکەم یعنی لە تەواوی دنیاە ئێستا سینەما و بەرەمهێنانی فیلم بۆتە نەک تەنها هونەر بۆتە لایەنێکی ئابووری و دارایی بەهێزیش بۆ خودی وڵاتەکە یعنی لە جیهانە ئێستا قسەی گەورە هەیە لەسەر داهاتی فیلمەکان ئێمە لە هۆلیوودای بینین فیلم هەیە لە هەفتەی یەکەمیە داهاتەکەی سەر و 20 میلیۆن و 30 میلیۆن دلار و ئەڕوا بۆ 100 میلیۆن دلار شتێ ئەپەڕێنێ لەگەڵ ئەمەیە ئەم فیلمانە کە بەشداریەکەن لە فێستیڤالەکەی با بڵێن فێستیڤاڵی بێرمینگهام یا خۆ دیداری بێرمینگهام توانیوتانە خول و چۆنەڵی ڕاهێنان بۆ ئەکتەرەکان بۆ سینەماکارەکان بۆ دەرهێنەرەکان بکەنەوە بتوانن بە هاوکاری دەرهێنەرە ئەوروپیەکان خولیان بۆ بکەنەوە بۆ بەهێزتر بوونی دەرهێنەر و ئەکتەرە کوردەکانی خۆمان نەبەداخەوە لە هیچ وڵاتێک نەبووە فستیواڵی کوردی نەیتانیەوە ئیشە بکات ئەم بە سەراحەت پێتانەوەن لەبەرەوەیە کانێکشن نییە لە بینیانە کاکە شتێکی لۆکاڵ بەڕێوەچی لە سینەمایەکە 4 کەسی کورد تێن پێکەوە دانیشن قساکەن و تەواو ئەگەر کەسی خارجی بێتە ناوەست هەیە دێن سەیری فیلمەکان ئەکەن کە تۆ داوەتیان نەکەی یان خۆیان لە ڕێگەیەکەوە ئەزانن چیە دێن تیکتەکردن و تێنە ناو ساڵۆنەکەەوە ئەوە زۆر باشە بۆ ئەوەی کە فیلمەکانی ئێمە ببینن بەڵام ئەوەی کە تەخەسوسی دابنیشن بۆ نمونە ڤورکشاپێک چوزانم شتێک دابنین و لەگەڵ ئەوانە کۆنتاکت بێت بەداخەوە نەکراوە کە ئەمە هەڵەگەڕێتەوە سەر ئەو کێشەی مەنێج و مدیریەتە کە پێتانەمت بۆ نمونەیەکتان بۆ بێنمەوە فستیواڵی ئەبوزەبی چەند ساڵ پێش بەڕێوەچ ئەو فستیواڵە 3 ساڵیان 4 ساڵ بەردەوام بوو بە یەکێ لە باشترین فستیواڵەکانی دنیا لەبەرچی لەبەرەوەی کە بەس خەڵاتی یەکەمەکەی 100,000 دلار بوو کاتێکم فستیواڵیانە دەست پێکرد لە ئەبوزەبیە بەنێخوای بەناو پیتر ئسکارلێت من لە فستیواڵێکا پێکەوە بووین پیتر یەکێ لەو کەسانەیە کە لە خەڵاتی ئوسکارە جزو ئەو کەسانەیە کە مەنێجەر بووە و مەنێجی کردووە فستیواڵی ئەبوزەبی هات چی کرد هات بۆ ساڵی یەکەم کە هیچ بۆ ساڵی دووەم و سێم و چوارۆم داوای کرد لە پیتر ئسکارلێت هات فستیواڵەکانی بووی مەنێج کرد یانی وت چی بکەن و چی مەکەن ئەو فستیواڵی ئەبوزەبی بوو بە گەورەترین فستیواڵی دنیاە هەم پارەی باش بوو هەم مدیریەتی باش بوو هەم مەنێجی باش بوو لەبەرچی لەبەرێکە لە کەسانی شارەزای استفادەی کرد بۆەوەی کە بزانێت چی بکات و چی نەکات 4 ساڵ 5 ساڵ تەمەنی بوو دوایی بەریانگرتیان کاکە ئێمە پێشەوەی لە فستیواڵ دابنین و پارەکە بدەین بە خەڵکی غێرە عەرەب ئێمە بین با دەستکەین بەوەی کە فیلمسازی عەرەب دروستکەین یان بینەر دروستکەین
پێشیان کرد و خەریکە ئەو ئیشنا ئێستا هەمویان پێکەوە فستیواڵی ڕەتسیان لە عەربستانە بەڕێوە ئەبەر کە گەورەترین فستیواڵ و ئەویش فستیواڵی تازەیە. جا مەبەستم ئەوەیە تۆ کە فستیواڵی کوردی دەکەی تو ئەبێ کەسانی پرۆفشناڵ استفادە دەکەیت تو ئەبێ پارەیان پێ بدەیت لەبەرەوەی ئیشت بۆ باشە کاکستار ئێمە ئازانین یەکێک لە زانکۆ هەرە کۆن و مێژوویەکان ئەو دانیشگایانەی کە لە بواری هونەر و سینەما خزمەتی هەیە لە وڵاتی بەریتانیایە ئەوە زانیمان کە دەورات و خول یاخود کۆنفرانس و وەرکشۆ بۆ لە هیچ فێستیڤاڵێکی دەرەوە بۆ فیلمە کوردیەکان و بۆ دەرهێنەر و بۆ ئەکتەرەکان ناکرێتەوە ئەی باشە هەوڵەیەن کە ئەم کەسانەکەیان سەردانی بەشدارن لە فێستیڤالەکە و سەردانی ئەو وڵاتاکە بەنمونە بەریتانیا بیان بن بۆ ئەو شوێنانە بیان بن بۆ شارە سینەمایەکان بۆ دانیشگاکان بتوانن شارەزایی کەلتور و کاڵچەری ئەو وڵاتانە ببینانی هیچ لەم بابەتەش هیچ هەنگاوێکەکەن بۆ بەشدار بووەکانتان بەداخەوە من نەمبینی وەشتیوە بە قورعان زۆر ڕەشببینی هەرچێکم وت هەروتە نەمبینیۆ نەکراوە کاکستار هەوڵبەن لە مۆ من ڕەشبین نیم تێگەی من ڕاست بوو من ڕاستیەکان ئەڵێن لەبەرەوەی کە من حەز بەوە ناکەم بڵێم ئەومان کردووە ئەومان کردووە چونکە نەکراوە یان من شایەتی من نەبینی بێ کە تۆ نەبینێتە نەکراوە جەنابەوە چەند ساڵە لە ناو فیلمی بێرمینگام و لە ناو ئەو وەسەتی سینەما و هونەرە و خۆش یەکێکی لە سینەما کارە دیارەکان ینی بەڕاستی ئەمانە کە ئێمە قسە و باسی لەسەرەکەین بۆ باشترکردنی دۆخی سینەما و فیلمە بەتایبەت لە دەرەوە بۆ کوردیەکان ئێستا ئەزانی چیە ئێستا یەکێ لە کێشەکانی من ئەوەیە لەبەرەوەی کە هەموو کاتە ڕاستیەکان متوەڕەشەکانم گردووە لەوانەیە تۆزێ منیان بەو لاوە ناوێت دیگەی لەبەر چی لەبەرەوەی کە ئەڵێم کاگەشتی وان ناکرێت تو ئەگەر شتی باش تو ئەگەر گەرەکە فستیواڵی فیلمی کوردی بکەی دەستان خۆش بێت دەستان ماچەکەم هەمووتان ماندوو ئەبن بەڕاستی ماندوو ئەبن تۆ 6 مانگ 7 مانگ خۆیان ماندووەکەن بەمیشەوە بەڵام لانی کەم بە یەکێ لەو خاڵانە کە ئێوە ئاماژدان پێکرد با ببێ لە شتەکانە قەی چێگە خۆ بۆ شانازی خۆمان گەورابین خۆمان فێرەوین ێ بەداخەوە ناکرێت نەکرێنەگەیشی ئەوەیە کە وتم یەکێ پارەمان نییە یەکێ مدیریەتمان نییە کە تۆ بتوانی کەسەکان دابنی دەسەر جێگەی خۆیان باشە کاکستار با کەمێک لەو بابەتە بینێتەرەوە با باسێک لەوە بکەین کە ئێستا ڕەوشی فیلمی کوردی و سینەمای کوردی لە چه ئاستێکدا دەبینی لە چاو ساڵانی ڕابردوودا هیچ گۆڕانکاریەکی بەرچاو پێشکەوتنێکی بەرچاو دەتوانین پێوە ببینین زۆر باش بووە یانێ ئەمەیتر بین نییە کە بڵێن منفی ئەمەیان گەشتبوونیە من خۆم وەکو خۆم ئەگەر چاوی دەکەم لەبەرەوەی کە بڵاوکەرەوەی فیلمیشم بەتایبەت فیلمە کوردیەکان لە ئاسی جیهانیدا ئەی خۆ فیلمە کوردیەکانمان زۆر ئاسیان لەسەرەوەی بۆ نمونە ئێستا هەر لەم فستیواڵی لەندەن کە ئێمە فیلم پیشانە دەین فیلمە درێژەکانمان نزیک دەدانە لە فیلمە درێژەکان هەمووی بە لوگۆی فستیواڵی ڤینیز و بلیناڵە و بۆ فستیواڵە گەورانە کە هەر لە دنیا لەوێ بەشدار بوون ئێمە داوەتیانمان کردووە لەم فستیواڵیشا پیشانی بدێت ئەمە خۆی جێ دڵخۆشیە کە ئەو فیلمانە هەروەها فیلمە کورتە فیلمەکان و فیلمە داکیومنتەکان ئەمە یانی ئەوەی کە تۆ فیلمی کوردی خەریکە لە دنیا قسەی هەیە بۆوتن لە باشترین فستیواڵەکانە پیشان ئەدرێت خەڵات ئەکرێن لەو بوارە و بەڕای من زۆر پێشکەوتوو بووین و سەرکەوتوو بووین ئەمەش جێگەی خۆشحاڵی بەڕاستی باشە کاکستار لە ناو هونەرمەندان و لە ناو فیلم سازاندا هەمیشە پاس لەوە دەکرێت کە ئایا کە چیرۆکێک هەڵدەبژێرن بۆ فیلمەکانیان دەگوترێت کە ئەم چیرۆکانیان دووبارێ و دەڵێن بۆ نمونە هی ڕەنگە 50 ساڵ لەمەوە پێش بێت چی بکرێت بۆ ئەوی هونەرمەندان و فیلم سازان بتوانن چیرۆکێک هەڵبژێرن کە بەڕاستی شتێکی نوێگەری تێدا بێت جیاواز بێت لە چاو ساڵەکانی ڕابردوودا و بتوانێت سەرنجی وڵاتانیش بۆ خۆی ڕابکێشێت ئەیتر ئەوە هەر کەسێک خۆی چیرۆکێک بە پێ ئەوەی کە چەندێک لەو بوارە تەخەسوسی هەبێت ئێمە کێشەی سەرەکیمان نەک لە کووردا کێشەی سەرەکیمان لە هەموو عالەمە باسی سناریۆ بەڕاستی نەبوونی سناریۆ نووس کەسێک کە بتوانێت سناریۆمان بۆ بنووسێت ئەمە کێشەیەک سەرەکیە لە دنیا بەتایبەت لە کوردستانە لە ناو فیلمە کوردیەکانە ڕاستە هەندێک چیرۆکەکان هێن کە هەر بەردەوام تکرارە بنەوە ناڵێم باشیەکانی کوردستان یا خراپەکانی کوردیشیان بدەن ئەوە ناڵێن بەوە بابەتی بەڵام ئێمە ئەو کێشەمانە هەیە ئەویش هەڵدەڕێتەوە بەسەرەوەی کە
نەبوونی سناریۆ نوویسە بەڕاستی. جابا من پرسیارەکەی سانە هەم دووباری بکەمەوە بە شێوازێکی تر. یعنی ئێمە ئێستا لە بواری مۆزیک بۆ فیلم کەسی زۆر بەتوانامان هەیە، هەم لە ناوخۆوە هەم لە دەرەوەی کوردستانیش کە بربژێرن بۆ گەورەترین خەڵاتەکانی مۆزیکی فیلم. دەرهێنەری زۆر بەتوانا و زۆر گەورەی کوردمان هەیە کە خاوەنی چەندین خەڵاتە، بەڵام بۆ لە لایەنی سیناریۆ نەتوانراوە بەو شێوازە بین، یعنی خەتای چیرۆکەکانە کە هەڵێ بژێرن یاخود سیناریستەکانن کە ناتوانن بەو شێوازە تازەیە دەری ببڕن و سیناریۆکانیان چۆنەڵی بخەنە کە لەسەر وەرەقەکای نووسن لەسەر ئەو کتێبەی کای نووسنەوە بتوانن بیهێنە ناو دنیای واقع و لە ناو فیلمێکە بەرجەستەی بکەن. یعنی بۆ نمونە ئێمە چیرۆکمان هەیە ڕەنگە ئەم چیرۆکە لە بۆ ئێمە تازە بێ، بەڵام لە ئەوروپا 30 ساڵەمەوە پێش ئەم چیرۆکە ئیشی لەسەر کرابێ کاک ستارانی بۆ نەمانتوانی و هەموو لایەنەکانی فیلم بەیەکەوە بەرەو پێش بەرین. بەداخەوە وایە ئێمە کێشەی عەرزم کرد لە خزمەتانە کێشەی سەرەکیمان نیمانەستیان سناریۆ نووسمان نییە، حتاکو و دڵت خوازێ ئێمە چیرۆکی باشمان هەیە، بەڵام سناریۆ نووسمان نیە لەبەرەوەیکە پیشرفتمان نەکردووە. ئەوەش لە کوردانیە، ئەوە لە تۆ لە وڵاتێک وەک ئێرانە سێرەکەیت بە دەگمەن بتوانانی سناریۆ نووسی باش بدۆزیتەوە، بۆ نمونە ئەسخەلی فەرادی بدۆزیتەوە کە زۆربەی ئیشەکانی بەبوونی باشی سناریۆکەی کە خەریکە هەڕێتە پێشەوە تێگەی. ئەمە هەر لە دنیا کێشەی ئەوە هەیە وەکو سناریۆ نووس، ئەی کوردیش گیانەوە نییە. بەڕاستی ئێمە کێشەی گەورەی سناریۆ نووسەکەمان هەیە، کێشەی چیرۆکمان نییە. ئەوەی پرسیارەکەی جنابێت. باشە کاکستار ئەمەکو دوا پرسیار ئاڕاستی بەڕێستانی دەکەم ئەو کێش و گرفتانەی و هەروەها ئەوانی کە باست لێوە کردکە یا هەندێک گرفت و ئاڵنگاری دێتە بەردەم کارەکانتان چی بکرێ بوو ئەوەی کە فیلمی کوردی و هەروە فیستیڤاڵی کوردی بە تایبەتی لە دەرەوەی وڵات بەرەو پێش بڕێت و دۆخی باشتر بکرێت؟ من خۆم وەکو خۆم هەروە کە ئاماژە پێدا بەڕاستی یەکێ کێشە سەرەکیەکانمان یەکەم پارەیە، دوو مەنێج و مدیریەتی ئەو فستیڤاڵانەیە یاخۆ ئەو دیدارانەیە کە بەڕێوە خەریکەچێت ئەوەی کە ئەو کانێکشنە کە بیگری لەگەڵ خەڵکی لێرە کووردا بازم هەڵەگەڕێت سەر ئەو مدیرانە کە ئەو فستیڤاڵانە خەریکن بەڕێوە بن. بەڕای من ئەبێ لە کەسی پرۆفشناڵ باشترین ئیسفادە بکەیت کە بەداخەوە لە دەرەوەی وڵات نەک لە بریتانیا لە هیچ شوێنێک ئەو کەسە پرۆفشناڵانە لە شوێنی خۆیان نین. بەڵێ دەست خۆش بۆ تۆ کاکستار، سوپاسکە لەگەڵمان نبوویت. سوپاس بۆ ستار چەمەنی گوڵ ئەنجامی بۆردی فیستیڤاڵی فیلمی کوردی بێرمەنگان کە لە لەندەنەوە لەگەڵمان نبوو.